While Akron police release few answers, a family is grieving over the shooting دوای of Jaylen کوشتنی Walker. ڕەشپێسێک لە ویلایەتی ئۆهایۆی ئەمریکا کاردانە و ناڕەزایەتیەکان فراوانتر دەبن و بەو هۆیەوە ئاهەنگەکانی ڕۆژی سەربەخۆیی ئەو وڵاتە هەڵوەشێنرایەوە. کارگێڕی شاری ئاکرۆن باکووری ویلایەتی ئۆهایۆ ڕایگەیاند بە هۆکاری ئەمنی ئاهەنگەکانی ڕۆژی سەربەخۆیی 4 تەمموز کە کۆتایی ئەم هەفتەیە ساز دەکران هەڵوەشێنرانەوە. ئەویش دوای ئەوەی هەفتەی ڕابردوو جایلان واڵکەری 25 ساڵ لە ترافیکێکدا نەوەستا و لە بەرامبەردا لەلایەن 8 پۆلیسەوە بە 60 گولە کوژرا و ڕووداوەکەش خۆپیشاندانی لە ویلایەتەکە لێکەوتەوە. دان هۆریگان سەرۆکی شارەوانی شاری ئاکرۆن لە لێدوانێکیدا ڕایگەیان ڕۆژی سەربەخۆیی کاتی ئاهەنگێکە تێیدا هاوڕێیان و خێزانەکان بەیەکەوە کۆدەبنەوە. بەڵام بەداخەوە هەست دەکەم کە ئەمە کاتی ئاهەنگێڕان نییە. بۆبی دیسیلۆ پارێزەری خێزانی کوژراوەکە باسی لەوە کرد. جایلان واڵکەر 60 گولەی بەرکەوتووە، تەنانەت بەر ڕوخساریشی کەوتووە. سەرڕای ئەوە کاتێک براوە بە نەخۆشخانە دەستی لە دواوەکە لەپچە کراوە. ئەو پۆلیسانەی لە ڕووداوەکەدا تێوەگلاون بۆڵەتی کاریان پێدراوە و خراونەتە ژێر لێکۆڵینەوە. پۆلیسی شاری ئاکرۆندانی بە ڕووداوەکەدا ناو دەڵێت کە لە 27 حوزەیرانی ڕابردوو جایلان واڵکەر لەلایەن پۆلیسەوە ڕاگیراوە بەهۆی پێشێلکردنی یاساکانی هاتوچۆ. کاتێک هەڵهاتووە پۆلیسەکان زیاتر لە 90 گولەیان پێوە ناو و لەوانە 60یان بەر ئەو گەنجە ڕەشپێسە کەوتووە و بۆتە هۆی کوشتنی. بەپێی داتاکانی دامەزراوەی نەخشەکێشانی تند و تیژی پۆلیس ئەم ساڵ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 286 کەس بە گولەی پۆلیس کوژراون.